گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئێریک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نیویۆرکەوە لەگەڵمانە. بەڕێز ماندڵ زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. چاوەڕێ دەکرێت ڕۆژی شەممە دانوستانی ڕوبەڕوو لە نێوان ئەمریکا و ئێران بکرێت. پێتان وایە دانوستانەکان سەرکەوتووە بن؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. من تا ڕادەیەک گوماناویم سەرەتا دەست بە شتێک دەکەم کە نیویۆرک تایمز بڵاوی کردەوە ئەو خاڵە ئەو پلانە دەخاڵی سەرۆک ترامپ بەدەستی گەیشت لەلایەن ئێرانیەکانەوە جیاوازە لەو پلانەی بڵاویان کردەوە کە بۆ ڕای گشتی بڵاویان کردەوە. پلانە دەخاڵیەکەی ئێران کە بڵاویان کردەوە تێدا چەند خاڵێک باز دەکرێت بە هیچ شێوەیەک ئەگەری نییە ئەمریکا قبوڵی بکە. یەکێک لەوان پیتانی یۆرانیۆم، هەڵگرتنی تەواوی سزاکان، کشاندنەوەی سەربازانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێگە بە ئێران بدات گەڕووی هورمز کۆنتترۆل بکە و پارە لە کەشتێکان وەرگێت. هیچێک لەم شتانە سەرۆک قبوڵی نەدەکرد وەک نیویۆرک تایمز کە بڵاوی کردێتەوە. ئەمانە جیاوازن ئەو پلانە دەخاڵی بڵاوکراوەتەوە جیاوازە. پێتان وایە پاکستان کە نێوەندگیرە لە نێوانیاندا ئەو مەرجانەی ئێرانی بە ئەمریکا نەدابێت کە ئێران گوتوێتی تاوەکو ئەمریکا ڕەزامەندی لەسەر بدات یان دەستکاری کرابێت یاخود ئەو پازدەخاڵی کە ئەمریکاش بۆ ئێران مەرج بووە بۆ دانوستان لەگەڵیان ئەوەشی بە ئێران نەدابێت و گۆڕانکاری تێدا کرابێ؟ یەکێک لەو شتانەی دانوستانکارانی ئەمریکا کە لەگەڵ هەر کەسە قسە بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە پێویستە ڕێز لە هەردوو لاوە هەبێت. چ لەگەڵ سونەکانی سعودیا قسە بکەن یان لەگەڵ شیعەکانی تاران قسە بکەن پێویستە هەردوو لا ڕێز لێکدی بگرن. ئەمە گرنگترین خاڵە. دووەم شت شیعەکان شیعەی 12 ئیمامی ئەوانەی کە حکومڕانی ئێران دەکەن هەرگیز ئەمریکا لەگەڵ یان سەرکەوتو نەبووە لە مامەڵەکردن. لە 47 ساڵی مێژوویاندا ئەمریکا سەرکەوتو نەبووە لەگەڵیان. ئێران جەنگی ناوێت دانوستانی دەوێت. هەردوو لاش دەڵێن لەو جەنگە براوە بووینە. سەرکەوتنی ئێران مانەوەیە کە ڕژێم نەگۆڕاوە. سەرکەوتنەکەی سەرۆکی ئەمریکا ئەوەیە سەرکەوتنێکی تاکتیکی بووە و زیانێکی ئێزگار زۆری بە ئێران گەیاندووە زیاترە لەوەی بڵاوکراوەتەوە چونکە ئەنتەرنێت لە ئێران بە تەواوی پچراوە. بۆ بینەرانتان دەمەوێت تێبگەن هەموو ئەو قسانەی گوێبیستی دەبن زۆرینەیان نەمانی پەیوەندیە بە ئەنقەست پسرانی پەیوەندیەکانە تاوەکو بینەرانتان وا تێبگەن ئێران براوە بووە. کێ لەو جەنگە براوە دەبێت؟ ئایا ئاگربەست دەبێ؟ ئایا ئاگربەستێکی هەمیشەی ڕادەگەێنرێ؟ پێویستە سەیری چەند مانگێک لەمەوبەر بکەین. ئەگەر سەیری چەند ساڵێک لەمەوبەر نەکەین نابێت لە نێو قسەکاندا ئێمە چەق بەستوو بین بە تایبەتی کاتێک دەبینین سەرۆکی ئەمریکا لە زۆرینەی قسەکانیشیدا زێدەڕۆیی دەکە. باشە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئاگربەست بوو. پابەندی لایەنەکانت چۆن بینی دکتۆر؟ دەگرێتە سەرەوەی لەگەڵ کامە لایەن قسە دەکەین. ئەمریکا تاکە لایەنە تا ئێستا ڕێزی لەو ئاگربەستە گرت بێ چونکە ئەمریکا هێرشی نەکردوەتە سەر ئێران و هێرشەکانی ڕاگیراون. ئیسرائیلیەکانیش لە هێرشکردن وەستاون. بەڵام ئێران پێی وایە ئاگربەستەکە پێشێل کراوە لە ئۆپەراسیۆنەکانیش لە لوبنان کە بەردەوامە لە دژی یەکێک لە گرنگترین بریکارەکانی ئێران کە حەزبوڵای لوبنانە وڵاتانی کەنداویش بە بەردەوامی هێرش کراوەتە سەریان لەلایەن ئێرانەوە و ئەوانیش با بڵین ئێران هیواخوازە وڵاتانی کەندا و فشارێکی زیاتر بخەنە سەر ئەمریکا ئەویش فشار بخاتە سەر ئیسرائیل تا هێرشەکانی لوبنان ڕاگرێت. بۆیە ئەمە ئاسان نییە. چەندین لایەن لێرە جم و جۆڵ دەکەن. ئێرانیەکان هەوڵ دەدەن مامۆستای یاری و فێڵوتەڵەکە بازی بوون و لەمەش زۆر باشن. باشە ئەم پێشێلکاریانە کاریگەریان دەبێت لەسەر دانیشتنەکەی ڕۆژی شەممە لە ئیسلاماباد
ینی بە تایبەت کەمێک بەر لە ئێستا ئاژانسی فارس بڵاوی کردوتەوەڵە ئێران گەڕووی هۆرمزی داخستۆتەوە جارێکی دیکە بە تەواوی. بەڵێ ئەمە دانوستانێکی ئاسان نابێ، بە ئاسانیش ڕنگدانەوەی نابێ ببێتە ئاگربەستێکی هەمیشەیی. سەبارەت بە گەروی هۆرموز ئێرانیەکان دەڵێن ئەگەر ئەمریکا هێرشەکانی ڕاگرێت، ئیسرائیل هێرشەکانی ڕاگرێت، گەروی هۆرموز دەکرێتەوە. ئەمە بابەتێکە ئەو کاتە سوپای پاسداران ڕێگە دەدەن کەشتیەکان بە گەروی هۆرموز تێپەڕن. بەڵام لێرە دەبین خاڵەکان تێکەڵ بووە. جارێکی دیکە ئێران گەروی هۆرموزی داخستووە. بۆچی؟ چونکە ئیسرائیل لە هێرشەکانی بۆ سەر لوبنان بەردەوامە. بۆیە جارێکی دیکە دەڵێم دەیانەوێت خاڵێک بەدەست بێنن کە لە ئاگربەستەکە ڕێککەوتنی لەسەر نەکرابوو. ئێران هەوڵیدا سەرەتا شەڕ لە ئێران ڕاگیرێ، ئێستاش دەیەوێ ئاگربەست لە لوبنان ڕابگەێنرێ، چونکە ئەمە بەشێک نەبووە، ڕاگررتنی شەڕ لە لوبنان بەشێک نەبوو لە ڕێککەوتنەکان. وەک گوتم ئێران دەیەوێ یاری بە سەرۆک ترەمپە. دکتۆر لەسەر قسەیەکی خۆت کەوتت دانوستانەکان ئاسان نابن، پێتان وایە کە ئەڵنگاریەکانی بەردەمەم دانوستانە چییە بن بۆ ئەوەی کە ئەنجامێکی باشیان هەبێت؟ لە بڕۆهدام کێشەی ئیسرائیل و لوبنان ئەوەیە ئێران زیاتر دەسەڵاتی بەدەست هێناوە، دەسەڵاتدارتر دەبێت ئەگەر بتوانێت یاری بە ئەمریکا بکە و ئەمریکا ناچار بکە ئیسرائیل ڕاگرێت. ئێران کە ڕژێمەکەیە با بڵین نوێنەرایەتی ١١ بۆ 15 دانیشتوان دەکات، ئەو کەسانەی کە باوەڕیان بەو ڕژێمە هەیە و بەشێکن لە سوپای پاسداران کە خاوەنی 150 سەرۆت سامانی ئێرانن، ئەوانن لەگەڵ ئەو ڕژێمن تاکە گۆڕانکاری کە بکرێ بەشێک نییە لە مێزی دانوستان. یەکێک لە بابەتەکان نەمانی ڕژێمە، لە دوای ئەوەش دەست بەجێ کە ڕژێمدارمە دەست بەجێ بگۆڕێت. من یەکێک لە گوتارەکانم کە لە زەهیل بڵاو بووە باسم لەوە کرد چۆن ڕژێم دەگۆڕدرێت لە ئێران ئەگەر خۆپیشاندەران و ئۆپۆزیسیۆنەکان چەکیان نییە، چونکە پاسیج و سوپای پاسداران ئامادەن بە دڕەقانە 45,000 کەس لە چەند ڕۆژێکدا بکوژن تا ئەو کاتەی ئەو دەسەڵاتە مابێت، باڵێنێکە دەسەڵاتێکی لاواز بێت. باشە دکتۆر لەسەر بەرەی لوبنان کە لە ئەم ئاگربەستە جیاکراوەتەوە مەوێت بپرسم ئایا بۆچی بەری لوبنان جیاکراوەتەوە لە نێو ئاگربەستەکە؟ ئایا پاوانخوازی تەلەڤیڤە بۆ ئەوەی کە خاکی لوبنان داگیر بکات، یاخود تەلەڤیڤ لەم ڕێگەیەوە دەیەوێت کە ئاستەنگ بۆ دانوستانەکان دروست بکات لە نێوان ئەمریکا و ئێران؟ ئیسرائیل خۆی لە لوبنان بوو، ماوەیەکی زۆرە لە ناو لوبنان، بەڵام ماوەیەکی زۆریش بوو کە ئاگربەستیان ڕاگەیاندبوو، نزیکەی 15 مانگ بوو. باش ئەگەر باس لە ئێران دەکەین یان حزب الله، چونکە حزب الله بێگومان باش چونکە ئێستا حزب الله بۆتە بەرەم جەنگ لە هێرشەکانی بەردەوام بۆ ئیسرائیلیش لە هێرشەکانی بەردەوام بۆ ئیسرائیل پێی وایە لوبنان هەڕەشەیەکی مان و نەمانە بۆ سنووری باکووری، بۆیە دیدگایەکی ئێرانی بۆ لوبنان هەیە، پێی وایە ئەوەی لە لوبنانە سربەخۆ نییە، چونکە بریکارێکە و بە زیندوی ماوەتەوە. سەرڕای ئەوەی لە ئێران چی ڕوودەدات ئۆپەراسیۆنەکانی ئیسرائیل بۆ چونە ناو لوبنان ماوەیەکی زۆرە بەردەوامە، ڕاستە ئاگربەستە بوو ساڵ نیوەک لەمەوە بەڕاگەێنرا، بەڵام حزب الله لە 5-6 هەفتە لەمەوبەر لە کاتی هێرشە هاوبەشەکەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و هەڵگیرسانی جەنگ حزب الله دەستی بە هێرش کرد. ئەمە دوو بابەتی جیاوازن، بەڵام ئیسرائیل لە جەنگەکە ناوەستێت، چونکە لە ئۆکتۆبری 2023 زیاتر لە 6,000 ئیسرائیلی لە سنوورەکانی باکوور ئاوارە بوونە. بۆیە حزب اللهش لەسەر سنوور چاوەڕێ بووە.
ئەمە ئۆپەراسیۆنەکە پێم وانە ئیسرائیل ڕایگرێت بەڵام سەرۆک ترامپ لەوانەیە فشار بخاتە سەر ئیسرائیل و ڕایگرێت. دکتۆر ئێریک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نیویۆرک، زۆر سپاس.